ناوچە شوێنەواریەکان لە کوردستان کەم نین، بەڵام کەمنە و شوێنەوارانەی وەکو پێویستە وڕیان لێ نەدراوەتەوە. ئەم بیرە ئاوە بەشێکە لە ناوچەی شوێنەواری چەرموو لە چەمچەماڵ وەکو دەژێڕنەوە. ئاوی بیرەکە هێشتا وشکی نەکردووە. بیرەکەی لە ساڵی 1948 لێداوە کە ئاکاتە 74 ساڵەمەوبەر. ئەو بیرە تایبەتمەندی خۆی هەیە چونکە زانایەکی شوێنەوارناس لە پەیمانگای ڕۆژهەڵاتناسی زانکۆی شیکاگوی ئەمریکا و هاتوو بۆ کنو پشکنی لە گوندی چەرموو بۆ ئەوەی بمێنێتەوە بۆ خۆی و تیمەکەی کە 11 کەس بوونە، یەکێکیان هاوسەرەکەی بۆ لیندا لێرە کە ماڵ و حاڵی ماوەتەوە لێرە هاتووە ئەم بیرەی هەڵکەندووە. ئەو کات کە ڕۆبەر جۆن برەیدوود جیهازێکی پێ بووە، جیهازێکی زۆر سادە و ساکار، پارچە تەختەیە بۆ جیهازێکی پێوە بۆ ئەم ناوچەیە گەڕاوە هاتووە لەم شوێنی کە ئێستا بیرەکەی لێوتۆتی لەم شوێنە بیرەکەم بۆ لێبدەن. بیرەکە ئاوێکی زۆر سازگاری هەیە، یەکێکە لەو بیرانی کە زۆر قوڵنیە تەنها 5 مەترێکە بێ و تیرەی بیرەکە تەنها 2 مەترە. بیرەکە هیچ کارێکی بۆ نەکراوە بۆەوەی لە ناوچوون بپارێزرێ. شارەزایکی بواری شوێنەوار دەڵێت سەرموویەکێکە لە شوێنەوارە مێژوویەکان لە ناوچەکە کە دەستی ئاوەدانی پێنەگەیشتووە. خولیای ئەوەین کە شوێنەوارەکانی کوردستان بەگشتی بپارێز و گوندی چەرم و بە تایبەتی کە مێژۆکەیە گەڕێتەوە بە 1000 ساڵ پێش میلاد، کۆمەڵێک لە خەڵکی بیانی کە دێنە ئەم وڵاتی ئێمەوە ئێمە ئەچین لەگەڵیانە کاڕوون بۆیە هەستەکەین پەشیمانیەک ڕوو لە ئەو بیانیانە ئاکاکاتی خۆی بە خاتو هێرۆخانمان وت هیچ خزمەت گوزاریەکی بۆ نەکراوە، ئەو هەوڵیدا ڕێگایەکی تێکەڵ ڕێژی بۆ کردین. بەڵام خەڵکەکە کە ئەوێ ئەبینن پیان خۆشە کە خۆڵێکی گەورەی لێبێ ئەو کەلوپەلانەی کە لەم ناوچەیە دۆزراونەتەوە هەرێکە و لە ماڵێک کراونەتەوە لەوێدا بنرێت. بەڕێوەری ڕۆشنبیری چەمچەماڵیش قسەی خۆی هەیە لەسەر شوێنەوار و وەکو دەڵێ چەمچەماڵ پێویستی بە فەرمانگێکی شوێنەوار هەیە تاوەکو خزمەت بکرێت. چەمچەماڵانکەی شارستانێتەوە لە زیاتر لە 100 شوێنەوار لە سنووری قەزای چەمچەماڵ هەیە بەگشتی بە قەزای چەمچەماڵ بەگشتی، بەڵام بەداخۆ تا ئێستا فەرمانگەیەکی شوێنەوار لە چەمچەماڵان نیە بۆ پاراستن وە کنەوە پشکنینی ئەو شوێنەوارانە بۆی کە مێژووی ئەو شوێنەوارانە بە خەڵک ئاشنا بکات. ئەمە بۆ خۆی بۆ بە مەترسیەک لەسەر شوێنەوارەکان لە سنووری قەزای چەمچەماڵە کە ڕەنگە وا بکە لە ئایندەیان شوێنەوارانە هەمووی لە ناوچەیە یاخود وێران بکرێت و خەڵک نەزانێت کامە شوێنەوارێ بۆ لەم شوێنەدا. بەپیدا تاوەمارەکان زیاتر لە 100 ناوچەی شوێنەواری لەم سنوورە هەیە. بۆی لە فەوتان و لە ناوچوون پارێزرێن دەێنێت حکوومەتی هەرێم فەرمانگی شوێنەوار لە قەزاکەدا بکاتەوە. مەمەڵ غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.